بخير بالشوقي وردا بالشوقت كاين يعني قرمو قرد كاين لبوزستان مغسقم والله سرتا دسمان بيكرت كراستي ريكلام كردن باو نبولا مقصد منطقي مراستي بس باكا سرتا اما دسمان بيكرت لا سوشيال ميديا تيك توك ببراستي دسمان بيكرت كا شعر مان ئامادە دەکرد بۆ نمونە مەقسەد قسەی خۆشمان دەکرد بۆ ئەوەی سرنجی خەڵک ڕاکێشین و لەم کارش نەجاحەتمان هێنا زۆرجار بە شەعر و زۆرجار بە قسە خۆش و خەڵک زۆر تێتن لە هەموو جێیەکان تێتن بەڕاستی دەستخۆشیمانیش لێ دەکەتن سرنجێ تومان ڕاکێشایە کە چاکە سپۆرتێکمان لا بکڕی ئێستا کاو چاکە سپۆرتە لەبەرە دەلی جوانە دڵی ماشەڵڵا بە شەوقە باق و بریقە بە ڕەنگە وەسە هەر مشترێک بێت ناوی نەزانین دەڵێن بەخێر بێ شەوقی وەرەدا بە شەوقت کەین یعنی گەرم و گوڕت کەین لە بوزستان مەغزەقەم سەلە و تشتێوە هات پێویستە ئەو شعرش پێشکەشە بە پایتەخت میدیا مانگی ڕەمەزانە خەڵکیش بە تەمای مەعاشە عیدیش وا لە پێشمانە پۆشاکیش چاوی لە ڕێتانە پۆشاکی ئادەم و تەها جلوبەرجی جوان و هەرزانە لە خزمەتتانیش داینە